بەرهەمێکی سەردەمیانەیە و پێشکەوتووە. وێنەکەی کواڵتێکی بەرزی هەیە و شاشەکەی تەچە. بەپێی خواستەکانی ئێستای تۆ دروست کراوە. وەک سمارتبۆردێک سوودی لێ ببینە و کار و کۆبوونەوەکانتی بە شێوەیەکی پرۆفێشناڵانە پێبەڕێ بکە. هەم وەک تەلەڤیزیۆن بەکاری بێنە و هەم کارە پێویست و گرنگەکانیشتی پێنجام بە. ئەمە تەلەڤیزیۆنی سمارتبۆردی نوێی هایسنسە. ژیان لەگەڵیدا تەواو ئاسانترە. لەگەڵ هایسنس ڕوونتر بڕوانە.